ئیسلام ئەڵێ کە چاکە و کرد یا کە خێرێکە کرد یان کاوکاری کەسێکە کرد ئەم دەسە بۆ دەسە نەزانێت بەڵام بەداخۆ ئێستا دیاردەیەک دروست بووە نەگەم دەسە بۆ دەسە نازانێت بگرە هیچ بیر لەوە ناکرێتەوە کە ئایا کاوکاری کەسێکە کرێ یان کەسێک نمایشەکرێت لەسەر تەلەڤیزۆن کە پێویستی بە هاوکاریە زیاتر لەو پێویستیە زیاتر لەو قەیرانە ڕۆحی و دارایی کە هەیەی قەیرانی تر لەسەر ئایندەی دروست دەکرێت بە نمونە خێزانی هێژار پیشانەیت ڕەنگە 10 ساڵ پێش ئێستا هەژار بوو بێتن لە ڕێ میدیاکانەوە پیشانی را و چەندین کەس وەک خۆیان باسیەکەن دەستی خێریان بۆ ڕاکێشاوە بەڵام لە ئازار هەتا ئێستا کەرامەتی ئەو خێزانە لەژێر پرسیارایە بۆ یەکو دیاردەیەک پێمان خۆش بوو بەرنامەی دەروون و دیاردەی ئەم جارە ئەو تاوەرە بکەین بە بابەت و هەروەها مانگی ڕەمەزانە و ئەم بابەتە زیاترە بێتە زیاتر بۆتە بابەتی میدیایی و زیاتر بۆتە بابەتی سۆشیال میدیایی بە ئامادەبوونی مامۆسابات قەرار مامۆسا بەهات حەسیب قەرەداخیەوە خێوغەیەکی خۆلی تێگەم مامۆسای زانکۆ حاجی کاروان وەکو سەرۆکی ڕێکخراوی بەختەوەری تەشریفێناوە خۆشحاڵم بۆ دووەم جار لۆقمان مەزن یەکێکە لەو پێشکەشکارە بەڕێزانەی کە لێچێک لە کەناڵە ناوخۆیەکانە وەک پیشەوەرێک ئەم کاران خۆشحاڵ ئێمەش خۆشحاڵ بووین مامۆسابا لە کاک لوقمان خۆیەوە دەست پێ بکەین چی و چنیەوەتەوە کاتێک مەسەرەن ئەچیتە ماڵێک و هەڵبەتە کۆمەڵە ڤیددیو جەناتمان لا ئێستا کاتێک کاچیتە ماڵێکەوە خێزانێکی نەبوون نەدار چوزانم ئەوەی کە ئیبینین پیشانی خەڵکییت مەسەرەن بیرتان لەوە کردوتەوە کە لایەنە باشەکەی ئەوەیە کە وەکو پێش بەرنامەکە لەگەڵ حاجیا باسمان کرد لایەنە باشەکەی ئەوەیە کە ئەم خێزانە لە قەیرانێکی داراییان خێرتان بنووسێ لەو قەیرانە ئەتوانن بێننە دەرەوە بەڵام بیر لە دواتریەکرێتەوە ئەم خێزانە بە چ چاوێک سەیرەکرێت لە کۆمەڵکە طبعا ئێمە کە دەچین بۆ ئەو ماڵانە کەوا سەردانان دەکەین دیارە ماڵی هەژارن دیارە ماڵی نەبوونن دیارە ئێمە ئێستا لە قەیرانێک داینەوە قەیرانەش هەموو وڵاتەکەمانی گریتەوە طبعا ئێمە بیان لێ دەکەینەوە بەڵام ئەوانیش پێویستیان پێیە ئەوانیش وە ئێمە مرۆڤن پێویستیان بەوەی هەیە بەڵام ئێمە نیشانی دەموچاوەکانیان نادەین کە نیشانیشان نەدەین حتى ناوەکانیشان خوازیارە لامان بەڵام بەش بە ئەوەی من بەرنامەی خۆم بەرنامەکەی من شێوازشکەی هەیە لەگە بەرنامەکانی تر ئەوانەی ئەو فەقیرانێکە دادەنیشن پشتیان لە کامیرەیە زاروا بووە سەوتەکەشم گۆڕیە لەبەرەوەی نەوەک خەڵک بیناستەوە ئەمە ڕەچاوی ئەو شتانە من هەموو کردیە باش حاجی جەنابەت پێش بەرنامەکە وتە منەوە ئاوام ڕژ وەختی خۆی و ئێستاش سەرۆکی ڕێکخراوی بەختەوەریت وەکو ئەو ڕێکخراوە جەنابە هاتوویتە ئێرە ئەو پرانسیپانە چیەکەوە احتیفاستان پێوە کردووە بۆ پاراستنی شعوری ئەو خەڵکانی کە پێویستیان بە یارمەتی بەڵێ سپاس ڕێزوسلااو بۆ جەناوی دکتۆر و مامۆستا ئەمە لەوەتەی هەینەمە لە دکتۆر باسی 94 پێشی بەرنامەکە مە لە 94 ڕادیۆ هەبوو لە 95 یەکەم کاری خێرخوازیمان کرد لە 95 ئەم وڵاتە بە قەیران و بە نەبوونی و بە قوربەسەری و بە دەردەسەریە ئەڕوا هەر فترەیە قەیرانێک دروستە بێ ئەمە لە دەرەنجامە ئەم شتێکە هەیە ئەمە نەتیجەیە یعنی ئەمە بۆتە دیاردە لە دەرەنجامی کۆمەڵەشتێک و قەیرانێکی ئابووری و ئەو ئەزەماتە اقتصادی و دەسەڵاتدارانی ئەم وڵاتانە وایان کردووە خەڵکێکی دامە و محتیاجی من و تەلەڤیزیۆن و فلان کەس بێت ئەنا خەڵک کەسپی خۆش نییە کەرامەتی خۆی بڕوشێنێ بێتە سەر تەلەڤیزیۆن بە گریان بە پاڕانەوە داوا لە خەڵکە بڵێ یارمەتی بدە هیچ کەسێ پێی خۆش نییە و ئەگەر ئەمە قانون هەبێت لەم وڵاتە قانون سەروەر بێ ئەبێ ئەم کەسانی کە ئیستیغلالی خەڵکی فەقیرەکەن بە منی شەوە بۆ نمونە ئەبێ بدرێنە مەحکەمە بەڵام چونکە حاڵەتەکە دروست بووە و خەڵک لە قەیرانێکە تۆ ئەکەوێتە بینی مان و نەمانەوە زۆر جار وای دەکەی لەبەرەوە ئەمە هاتووە ئێستاکە بۆتە حاڵەتێک ینی لە دیادە دەرچوو حاڵەتە بە بەردەوامی هەیە ئەم بەردەوامیە وای کردووە ئێستاکە خەڵکێک محتیاجە ینی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سەحیەوە لە ڕووی ینی گەیشتۆتەوەی کەسەکە بۆی گرنگ نەبێت چی لەسەر شعور و کەرامەتیەکەوێ بەڵام توێ شیری دەستکەوێ بەڵام خۆی نەجادا لەو قەیرانە لە دەرەنجامی ئەوەی کە قەیرانەکەی زۆری بۆینا بە کوردواری خۆماڵێ برسێتی ڕەجی هاری بەدەمەوە برسێتی وا لەم ئینسانە کە کەس نییە بەهانایەوە نە حکومەتێ نە موئەسەسەیە نە وەزارەتی سەحەیە نە پارەی دەرمانێ نە عەمەلیاتی بۆ کرێ مەجبورە ئەوە بکە
بەڵام ئەکرێ ئەمە مەسەرەن بە بڕیارێک ئەمەی کە ئێسامان باسی کرد جەنای مامۆستا کە ئەم کەسە دیار نەبێت طبیعیە ئەمە شتێکی زۆر باشە ئەگەر دیار نەبێ و کەسەکە نەیناسێت بەڵام ئایا ئەگەر دیار نەبێت تۆزەگەیمە با لە واقعیش قسە بکەین ئەگەر دیار نەبێت عاتیفەی خەڵکی ئێمە ناجوڵ ئەوش بە مەسەلەیەکە یەک لە گرفتەکان ئەوەیە من خۆم یانی لە 95 لەناو ئەم ئیشەیە حتا بەیانی مەسەلە زۆر جار بۆ نمونە ئێماڵین مناڵان یەتیمانی بۆ نمونە 1000 دینار لە بڵانسەکەت بنێرە بۆ مناڵێکی یەتیم کە کاتێک کەم دێ بەڵام کە تۆ ئایلێکی مناڵێکی بێباو نیشانە دەی بەم حاڵە ئەبیندرێ بە دەیها ملیۆنی بۆ دێت لەوەرەوە ینی لە سوورە و دەنگ و ئەمانە زۆر تەسیرێ بەس ملا حەزەیەک بۆ ئەوەی مەسەلەی جەنابێت ینی خەڵکێک لە خێر بەو حاڵە غەڵەت تێگەیشتووە مەسەرەن دەستی ڕاست کردی و چەپ نەیزانێ ینی ئەم نەزانینە کابرا ئەگەر بێتە سەر تەلەڤیزیۆن خۆی عەلەنی کابڵێ من ئەوەم کرد ئەمە دیارە باسی ڕیایەتەیە بەڵام کابرای پێشکەشکاری بەرنامە ینی بۆ ئەم نابێتە ڕیات ئەم وەسیلەیە بۆ هێنانی ئەم پارەیە بۆ ئەم یعنی مەسەلەن بۆ نمونە من لە فەیسبووکی خۆما پێرێ باسم کردوتمە کابرای خێرخوازە تۆ چل وەرەقەی هێناوە تەوزەی کرد بەسەر چل ئایلەی هەتیوە کابرا قسە بە منەڵێ لێکە تۆ بۆ خوایەکی بۆ باسیەکەی من باسیەکەم لەبەرەوەی تۆ بزانی مناڵێکی یەتیم هەیە ساڵێکە کەبابی نەخواردەوە ئایلێکی یەتیوە کەس نی ئاوڕێداتەوە بۆ باسی ناکەمات خۆم بکەم هەتا قورئان جواب فەرمێ وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية کەواتە ئاشکرا و نهێنی حاڵەتێکی طبیعیە زۆرجار ئاشکرا بێتە تشجیع ئەفەرمێ وئین تبدوا الصدقات فنعما هی ئەگەر ئاشکرایکەن زۆر باشترە بەڵام باسەکە لە نیەتی ئینسانەکانە کەواتە ئەم ئاشکرایە تەسیریە لە زۆر بۆی کە عیلاج بکرێت هەندی حاڵەتێ من جارێک خۆم یانی تەجروبەمەیە جارێک بە دکتۆر بڵێم ئەیدا دووەم جار کەنەیدا چی بکەم باش ئێمە با تۆزێک ڕاشکاو قسە بکەین حاجی ئێستا دکتۆری مەلای جەناب ئێمە با تۆزێ ڕاشکاو قسە بکەین ئێمە وەکو کۆمەڵگەیەکی کە زۆرینەی هاوڵاتیانی ئەم کۆمەڵگەیە ئیسلامە و ئیسلامیش یەکێکە لە پێوەرە سەرچەکان بۆ ئەو باسی ئێمە باسیەکەین بەڵام بۆ نمونە سیرەکەی ئەگەر یەک تۆز سەیری دەرەوەی کوردستان بکەین ینی سەیری ڕۆژ ئاوا بکەین بەڕاستی ئەو هەموو ڕێکخراوە گەورە خێرخوازیانە هەیە بەبێ ئەوەی کەسی لێ بناسین مەسەن سەروەختێ لە کوردستانە مامۆسا ڕێکخراوی مناڵ پارێزە بوو کە ڕێکخراوی مناڵ پارێز تەنها ئیشەکەی ئۆرگەنایزکردنی ئەو پارانە بوو کە لە دەرەوەیە مەسەن هەزاران مناڵ لە کوردستانە بە خێوکەرەکانی لە سوئیسرا و لە ئەوروپا و لە ئەمریکا و لە خلیج و لەو بوو ئەسڵەن ئەو پاریکە ئینار نێزانی بۆ کێشێنە ئایا ئەمە تەسیری ینی ئەمە قسەکە ئەوە نییە نازان تعبیرەکە چۆنی بکەم شعوری خەڵکی ئێمە کامڵ نییە بۆ هاوکاریکردنی خەڵک وائیلا ئەبێ ینی بریناری کە اینجا پارە بە سەقافەی بەخشین نییە دوو ئەو سەرچاوی کە ئەبەخشێ ئەوێ جێ گومانە کابرا حەقی خۆیەکی پارە نەداتە دەستی هەموو کەس ئەمەیان مشکلێ ینی ئێمە ئەگە سەرچاوی بەخشینەکە ئەو ئەمێ لیا بۆستی ینی لیا بۆستی چکە قسەیەگەیە بەڕاستی ئەگەر لەسرم نەکەیەکو میدیاکارێک ینی قسەیەکێ بۆی کە بەشێک لەو ڕێکخراوانە بخوانێ ڕاست زۆرێ زانم ینی دەوڵەمە جاروبی دنیام لە بەردەستە ینی باوەڕ کە کەناڵی وا هەیە لە 150 بۆ خۆی دانێ بە دقیقی 150 یعنی من پێشکەشکاری بەرنامەکان ئاسم وازی لێناو لە بەرەو 150 بۆ کەناڵەکە دانی ئەمە ئەعلانەکرێکە لە 150 بۆ نەخێری لە ژێرەوە نانە لە ژێرەوە بۆ ئەگەری ئەلان بکرێ ئەمە شتێکی با من یەک ملاحەزەیەت ببورە بە ئیجازەی دکتۆر لەنەوە 5 کامی شەمە کرد من مدیر بوو مدیری ئەو ئیشە بوو من پرسیارم کرد لە دوو مامۆستای ئاینی ئەو کاتە عمرم 25 ساڵ بوو لە شار ئەوم نازانی خۆم پرسیارم کرد لە دوو مامۆستایان طبیعیە لە خێربەخشینا شتێک پێوترێ عاملینە عەلەیە لە زەکات عاملینە عەلەیها ئێمە ئەم سێ کەسە ئیشەکەین بۆ مەشروعێ بەڵێ ینی بەڵام چەنە نسبەکە لە 102 بۆ دێ نابێ بگاتە دەش ئەو بە فتوای گەورە من ئەو حسابی ئەوم نەکرد فقط یەک شتێک ملاحەزەیەک بۆ بڵێم سیارێکمان و بم سیارە ماڵ بە ماڵ ئەگەڕین بۆ ئەوەی ماڵە فەقیرەکان بدۆزینەوە سیارەکە عاتڵە بوو من فتواکەشم وەرگرت و بەڵام دڵم ئاوی نەخواردبەوە 25,000 دیناری سویسریم سرف کردبوو لە بنزین لە تەقەوڕەقە و نازام لە چی بە ماوەیەکی زۆر لە ماوەی 2 ساڵە 25,000 دیناری سویسری چمە لای مامۆستایەکی بەڕێز وتم من شتێکی وام کردووە وتی بە چ فتوایە کردوتە وتمەڵە بە فتوای فلان و فلان کردومە کە مفتی ئەم وڵاتەن وتی نابێ بۆ لەبەر قسەکەی جەنابە دوی لەبەرەوەی تۆ بە خەڵکت نەوتوە خەڵکینە ئەو پاری کە ئەیهێنی من سەفادەی بۆ منە ڕەحمەت لێبێ ئێستا کە مؤسساتی ئیغاسی ئیسلامیە بۆ رابطەی ئیسلامی پیانەڵێ ئەو مؤسساتی ئیسلامیە پیانەڵێ ئێمە پیانەڵی کاکە نسبەیەک لە 102 بۆ مەساریفی ئەو دەستگەیە ئەگەر پێی وترێ باشە بەڵام تۆ بچی 150 دابنی مؤسساتێکی نەوترێ طبعاً جایز نییە لەبەرەوەی کابرایەک تو 5,000 دینار بۆ دێنێت چەندێک ئەبڕیتەوە لەو مناڵ ڕاستە مامۆستا تۆ چێڵێ
خۆزێ بابەتەکە هین بوو ینی ناخۆش بۆ لە خۆم وێسا من بۆ خۆم بێتاقەت بووم بۆ ینی من تۆ لە ماڵەوە دانیشتووی وەکوی کە ئایلەیەشیش ینی ئیسیفامە خەیتە سەر ئایلەیەکیش و ئایندەی ئایلەیەکیش ینی کچی کچی و ئایلانی کە شانەیرێن بەڕاستی بانی زاواجکەن من بۆ خۆم هاوڕێکمان هەبوو لە یەکێک لە دەستگای میدیایەکان هاوڕێمان بوو بەڕاستی وەختی خۆی لە یەکێک لەو بەرنامانە ساڵی 1993 باوکی پیشانیرا بوو بڕوان پێ بکە لە ئازال تا ئێسا کە ئیبینم بە جۆرێک لە بەزەیم تایە بووی یعنی تایە ماوە کە ئێستا ئەو کەسە زۆر متەکاملە و زۆر لە ژیانێکی ترایەوەمانە تۆ چێڵی مامۆستا ڕاستەکەی من حەزەکەم ڕوتی بەرنامەکەەوە نەڕوە کە ئێمە دانیشتوین محاکەمەی کەس بکەین ینی نەدەسەڵات و مافی ئەومان هەیە کەس دادوەری بکەین هیچ قەزەیەک دادوەری بکەین ئەمە هەڵی سەنگێنی بەس دیار دەکاڵە سەنگێنی دوو ڕوتی بەرنامەکەش هیوادارم وانە ڕوە کە ئێمە لە دژی خێرخوازی بەشێکی ئەساسیە لە کولتوری میلەتی کورد خۆی باش و شتێکی زۆر باشە و ئەمە ئەبێت تعمیم بێ بۆ هەموو ئینسانیت خۆی ناوەکەی خۆی بەخۆیەوەتی خێرە دەچەوانەکەی چێ شەڕە ئەگەر خێرت نەکرد یعنی شەڕت کردووە تۆ باش یعنی هەر بە کورتی ئەمەیە ئەگەر خێرت نەکردی یعنی لە جەبهەی باش لەبەرەوە تۆ بێ لە جەبهەی خێر بیت باش ئەمە یەک دوو لە قسەی مامۆستا من تێگەشتم کە ئەگەر عاتیفەی جمهوری ئێمە وەرگری پەیامی میدیایی لای ئێمە وا ڕاهاتوە باگراوندە سەقافیەکەی پەروەردەیەکی وهەیە هەتا عاتیفەی نەجوڵێنیت تا لە ڕووی عاتیفەوە نەیخرۆشێنیت تەسیری تێناکە پەیامەکە ئەمەش خەتای کەسیتیان نییە خەتای ئاستی پێشکەوتنی کۆمەڵگەکەمان و عیلاقاتی ئیجتیماعیەکە کە حکوممانەکە کۆمەڵگەیەکی ئەوروپی ئەوەی کە باست کرد جەنابێت یا ئەمریکی ئەوەی تەجاوز کردووە ئەو چۆتە مەرحەلەیەکی عەقلیەوە هیوایە بە ضرورێ دەبێ عەقلیە پەروەردە لە مناڵیەوە پەروەردە دەکرێت کە خێرکردن ئیشی تەتەووعی ئیشی تەبەڕوع ئیشی خزمەتگوزاری گشتی ئەمە بەشێکە لە بەرجەستەبوونی ئینسانیەتی ئینسانەکە خۆی شتێک نییە امتیازێک بێت بۆی بیکات یانەی کات ئەگەر بیکە زۆر مویمە بێ وەگەر ناشتیوانی ئەمە چۆتە عەقلەوە کە حکومڕانەکە وای نەکردووە مەسەلەن پێم وا بێ حتا سیستمی حکومڕانەکە چیە من و تۆ ئامۆزا و باش ئێستا مەسەلەن شتێکەیە حاجی بۆ نمونە بەشێکی زۆری و کەسانی کە مزگەوتەکەنەوە ینی نسبەی مزگەوت ئێستا لە کوردستانە ڕێژەی دروستکردنی بینای مزگەوت بە شێوەیەکی گشتی زۆرە ئەوەندەی کە مزگەوتەکەنەوە بەشێکی زۆری سەکە ئەوەیە کەیتر لەبەر مۆزۆی سیستەمی زەریبە و ئەوەیە بۆی کە زەریبە ئەو شتانی لەسەر ئەفۆکرێ دانیشێ ینی مزگەوتێک بکاتەوە لە کاتێکا ڕەنگە شوێنێکی تر پێویست بێ لەو گەڕەکە بکاتەوە سیستەمی حکومڕانی وای نەکردووە کە ئەو دیاردانەی کاک لوقمان خەریکەتی زیاتر بێ من ناتوانم وا بڵێم بەڵام دەتوانم بڵێم سەبەب ئەساسیەکە ئەوەی کە جەناب پێڵێت حەلقەیەکە لە مەوزوعەکە بەڵام بناغی شتەکە کولتوری باوی کۆمەڵگەیە یعنی قیەمە ئیجتیماعیەکانی کۆمەڵگەکە ئێمە لە کۆمەڵگەیەکی ئینتیقادی ئاژین هەندێک بەها و قیەمی سەردەمی ئیقتاعی و خێڵەکیمان ماوە تا ئێستا زاڵە ناومانە پیاو هەر پیاوە پیاوەتی بنوێنێت ئەم شتانەم قیەمی سەردەمی قتاعیەتە سەردەمی مۆدرنش هەندێک بەهای فڕێداوەتە ناومانەوە بەڵام جەوهەری نەپێکاوە لە بینی ئەم دوو تێمە کە یەکتری ڕەتەکەنەوە تا ڕادەیەکی زۆر سەر لە شێواویەکی زۆر هەیە لە زۆربەی زۆری چالاکیەکانی ڕۆژانەمانە بە میدیاشەوە میدیا مامۆسا ئەو شانی کە بانەڵم ڕێکخراوەکەی حاجی چووکە لە بەرۆی ئێمە بابەتەکەمان لەسەرەوەیە کە ئەم بابەتانە زۆر بە بەزەییەوە ئیساراکرێت دەچە شاشە و زۆر بە بەزەییەوە بێتە داغلای زۆر جارێک گرێنێسانە لەسا لەو ڤیددیوێمانە ینی بە زۆر کەسەکە ئەگرێنێ ڕاستی من پێم خۆشە پێشوی بچینە پاکێجەکە ئەگەر بە ئەرگ نەبێت هەندێک لەو ڤیددیوانەمان پیشان بن سوپاسانەکەم ینی با ئێمە شەبین و ڤیددیۆکانی شەبێت ینی بازێکیان ڕێکەڵی بۆ دروست کراون هەڵبەتە تۆزەگەل ئەگەر ڕاشکاو بن بەڵێ کاجێرش ڤیددیۆکان بڕۆن ئەگەر ڕاشکاو بین کاک لوقمانیش بەشێکە لەوان ینی ئێوە بۆیەوە ئەکەن ئەم عاتیفەی ئەجوڵێنن بووی کە ئەزانن نەتیجەکەی ئەگەرم عاتیفەی ئەو مناڵە نەگری پاری بۆ نایە ئێمە کە دەچینە ئەو ماڕانەی کەوا چینی سەدانیان دەکەین ئەوانە زۆری نەبوونن زۆری منداڵی بێدایک و باوکن زۆربەی هەیە منداڵە شەیدە بەڵام باسی ناکەم منداڵە شەیدا زۆربەی هەیە منداڵە پێشمەرگەیە باسی ناکەم لەبەوەی هەندێک
ئێمە ڕێنماییمان هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری بە پێی ئەو ڕێنمایانە دەڕۆین باسی باش حساب بۆ ڕێنمایە ناکەنەوە ئەی تەبان ئەی ئەو قەناتانی ئەو شوێنانی کە حسابی بۆ ناکەن ئەمە چیان لەگەڵاکرێ حاجی بەپی بەپی یاسای بەپی یاسا هەم لە هەڵبەتە مەلای مامۆسایکی بەڕێزسا دوای قسەی لەگەڵاکەین ینی لەسەرەوە قسەمان بۆ بکات سەیستێق کەپرانی ینی بەپی وەزارەتی ڕۆشنبیریش و یاساکانی وەزارەتی ڕۆشنبیریش و وەزارەتی و قافیش ئەو دیاردانە ئەبەی دانە بکرێت و پیشان نەیرێ بەڵام پێما بێ و پێویست من ماڵ هەبووە ینی من نەبی ڕێکلامێک بی بۆ بەرنامەکەم ماڵ هەبووە سوێ مارە 250 دیناری نەبوو لە ماڵێدا لەم زیرانەکان پرسیوە لەلالا پرسیوە هەمووی شادی بۆ دایگوتی هیچیان نییە لە پاش بەرنامەکەی من کۆمەکەی باشی لۆ هاتیە و ماڵەکە ئێستا لازدا دەژین و لازە پەیوەندیشم پێ دەکەن هەر ئێستا لە ڕێگا هاتم دادەیەکی خۆم پەیوەندی پێوکردم گوتی کاک لوقمان ئەگازیێت نەبی منداڵێکمان هەیە کۆمی نییە دەمانەیە بەرنامەیەکمان لۆ بکەی گوتم خوا گەورێتەوە ئەوە جەنابی کاک لوقمان مامۆسا پێت وایە چارەسەری دروستکردنی ئەم میکانیزمە دروستکردنی سیستەمێک بۆ هاوکاریکردنی خەڵک بە تەلەفۆنات بکرێ بڵێ کاک لوقمان مناڵێکمان قەنەعەتم وایە ئەمە خۆی لە ئەساسە ئیشی دەوڵەت ئەگەر بیمەی کۆمەڵایەتی هەبێت لە ڕووی ئەوەی کە هەر کەس بێکار بوو هەتا کاری بۆ ئەدۆزرێتەوە حدی ئەدنا لانی کەمی پێویستیەکانی ژیانی بۆ دابین کرێ ئەمە یەک و ئەگەر بیمەی تەندروستی هەبوو لە وڵاتە کە تۆ بەشێک لە داهاتەکەت دایەوە بە دەوڵەت و بۆی پاشەکەوت کردیت و لە کاتی پێویستیە بە هەر جۆرە عملیاتێک نەشتەرگەرێکی گەورە عیلاجی گەورەتە بوو لێەوە بۆ سەرف بکاتەوە کە ئەمە هەبوو پێویست ناکایتە خەڵکی کەیش بکە بەڕاستی خۆی ئەمە ئیشی دەوڵەتە بەڵام ئێمە مشکلەکەمان ئەوەیە جارێ نەدەوڵەتین نە سیستمێکیشمان قەرار لەسەرداوە یعنی ئەم حکومڕانی لە کوردستانە هەیە هەتا ئێستا بە هەموو حزبانی کە دەسەڵاتی ڕەهایان هەیە لە ناو حکومەتە و بۆ حزبانەشەوە کە هاوکار بوون لە ناو حکومەتە دوای معارەزە بوون ئەچوونەتەوە ناوی لە پەرلەمانان لە دەرەوە هەتا ئێستا کەسی نازانێت بەڕاستی سیستم و فەلسفەی حکومڕانی لەم کوردستانیا چییە بەرەو چۆ دەڕێت دەستخۆش بابینەری پاکێجێکی گشتیمان دروست کردووە لەسەر تاوی ئەم دیاردێ بووی کە بینەر بەرچاوڕوون چاکە یان خێرخوازی کارێکی ئارەزوومەندانە و مرۆڤ دۆستانەیە بەرامبەر کەسانی کەم دەرامەت و هەژار لە ڕێگەی کاری خێرخوازیەوە زۆر جار پەیوەندی کۆمەڵایەتی و ڕۆحی هاوکاری گەشە دەکات جاچە ئەم کارە خێرخوازیە لەلایەن تاک یاخود دامەزراوە و گروپەوە بێت گەلێک جاریش کەسی چاکەکار و خێرخواز لەم ڕێگایەوە گەشە بە کەسایەتی خۆی دەدات و هەست دەکات تاکێکە و سوودی بۆ کۆمەلگە هەیە دەتوانێت کۆمەکی خەڵکانێک بکات کە تووشی نەهامەتی و دەستکورتی هاتوون کوردستان ماوەی چەند ساڵێکە ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران و کێشە بۆتەوە و لە ناویاندا قەیرانی دارایی بە تەواوەتی تەنجی بە ژیان و گۆزرانی خەڵکی هێناوە بەم هۆیەوە وەکو دیاردەیەکی نەشیا و دوور لە مافە سەرەتایەکانی مرۆڤ چەند کەناڵێکی لوکاڵی و ئاسمانی هەڵدەستن بە کۆکردنەوەی کۆمەک و خێزانە هاژارەکان دێنە سەر شاشەکانیان و بەڕوونی دەموچاویان پێشان دەدات وەکو مرۆڤێکی زەلیل لە پێناو ئەوەی هاوکاریان بۆ کۆ بکرێتەوە یان ڕەنگە هەندێک جار تەنیا بۆ دۆزینەوەی بینەر بێت بۆ کەناڵەکە بێ ئاگالەوەی لەوانەیە سەرچاوێکی داهاتیان بۆ دابین بکات بەڵام کەسایەتیان بە تەواوەتی لە ناو کۆمەلگادا دەشکێنێت هەرچەندە ئەم دیاردەیە لەلایەن وزارەتی ڕۆشنبیری و ئەوقاف بە هەموو شێوەیە قەدەغە کراوە بەڵام بەشێک لە کەناڵە لوکاڵی و ئاسمانەکانی کوردستان گوێ بەم قەدەغەکردنە نادەن و تەنانەت لە سۆشیال میدیاش وێنە و ڤیدیۆی کەسی هەژار بێ هیچ سانسۆرێک بڵاو دەکەنەوە و پێدەچێت بەشێک لە کۆکردنەوەی ئەم کۆمەکانە بۆ مەرامی تایبەت بێت نەک کاری خێرخوازی واتە کەسی خێرکرد وەکو پاڵەوان خۆی دەردەخات و کەسی خێرپێکراویش دەبێتە مرۆڤێکی تێکشکا و کەسایەتی لاواز ئەمە ژوا دەکات چەندین دیاردە و گرفتی کۆمەڵایەتی تر لەگەڵ خۆیدا بێنێت لە بەشێکی زۆری وڵاتانی جیهاندا ڕۆڵی ڕێکخراوە خێرخوازیەکان ڕۆڵێکی گرنگ و بەرچاو لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ هەژاران و لێ قەوماوان دەگێڕن کە
کە بەشێک لە سەرمایهدار و کەسایەتە بەناوبانگەکانی جیهان پارە دەبەخشنە ئەو ڕێکخراوە خێرخوازیانە بێ ئەوەی بزانن هاوکاری چێ دەکەن واتە هاوکاری مرۆڤێک دەکات هیچ کات نەیبینی و ناشێوێت بە زەلیلی بیبینێت. ڕۆژنامەی فۆرس لیستێک لە ناوی ئەو دەوڵەمەندانە بڵاو کردوێتەوە کە لە ساڵی 2000 تا ئێستا زۆرترین پارەیان بۆ کاری خێرخوازی بەخشیوە. لە پلەی یەکەمدا وۆڕن پاڤێت دێت کە لە 1970 سامانەکەی بەخشیوە بە ڕێکخراوە خێرخوازیەکان کە دەکاتە زیاتر لە 46 ملیار دۆلاری ئەمریکی. سەرڕای بەخشینی ئەمپڕە پارەیە نایەوێت بزانێت پارەکەی بەچێ دەبەخشێت. لە پلەی دووەمدا بیل گیتس خاوەن کۆمپانیای مایکرۆسۆفت دێت کە لە 122 سامانەکەی تەرخان کردووە بۆ کاری خێرخوازی کە دەکاتە 18 ملیار دۆلاری ئەمریکی. مایکل بلۆمبێرگ پلەی سێمی گرتووە کە لە 110 سامانەکەی بەخشیوە و دەکاتە 4 ملیار و 600 میلیۆن دۆلاری ئەمریکی. سەرگی براین لە ساڵی 2000ەوە 2 ملیار و 200 میلیۆن دۆلاری بەڕێکخراوە خۆبەخشەکان داوە. لە پلەی پێنجەمدا لاری پێیزێت کە لە 104 داهاتەکەی بەخشیوە بە هاژارانی جیهان کە دەکاتە ملیارێک و 500 میلیۆن دۆلاری ئەمریکی. دیڤید کۆچ لە پلەی شەشەمدا بە بەخشینی 1 ملیار و 200 میلیۆن دۆلاری ئەمریکی کە دەکاتە 103 سامانەکەی. دامەزرێنەری فەیسبوک مارک زەکەربێرگ لە پلەی حەوتمدایە کە لە 102 سامانەکەی بۆ کاری خێرخوازی تەرخان کردووە و کە دەکاتە 1 ملیار و 600 میلیۆن دۆلاری ئەمریکی. ئەم سەرمایهدارانی جیهان ئەم پارانە دەبەخشن لە کاتێکدا نازانن دەبێتە پاروی قورجی کام منداڵ و دەکەوێتە کوێی جیهانەوە. بەڵام لە کۆمەڵگای ئێمەدا زەلیلی مرۆڤەکان دەکەوێتە پێش خێرەکە. هەر بۆیە پێویستە کاری خێرخوازی بکرێتە کللتوری مرۆڤدۆستی و دەوڵەمەندکردنی کەسایەتی بەخشەر بەر لە هاوکاری خەڵکانی لێ قەوماوە. دەستخۆش حاجی لە کۆتایی پاکێجەکان ناوی حەوت لەو کەسانەمان هێنا کە بەشێکی زۆری سەرۆتەکان خستۆتە کاری خێرخوازی و ئەتوانم بڵێم ئەو قسەی کە ئەوەڵیش کردم ئەوان نەگرێتەوە کە ئەم دەسە بۆ دەسە نازانێت پارەکە ئێنویتر خوازانێ بۆ کوێ چێ و تو ئەچێتە قورجی چێەوە. من یەک حەزەکەم مامۆساتۆش هاوکاریەکەم کەی لەما بزانم ئەمەی کە ئەیڵێم تۆزێک شەرعێت هەیە بۆی کە پارەکان بە تەندروستتر بچێ بۆ خەڵک. مەسەلەن من ئەم 3 ساڵەی ڕابردوومان بەڕاستی بە 3 ساڵی زۆر خراپی وەز اقتصادی ڕۆشتین لە کاتێکە لە ساڵی 2016 3656 حاجی چوون بۆ حەج. ساڵی 2007 5545 حاجی چوون بۆ حەج. بۆ ساڵی 2010 تا ئێستا 4648 حاجی ناویان نووسیوە. بە هەر سێشان ئەکاتە تقریبان 15000 حاجی. ڕەنگە ئەبوانی کە ناویان نووسی و پلانیان بۆ پارەکەیان بۆ داناوە بچێتە 20000 حاجی. ئەم 20000 حاجیە ئەگەر 1500 دۆلاریشان دانابێ بۆ ئەو مەصرفەی کە بچن بۆ حەج بەپێی بنەمادینیەکانیش حاجی شارەزاترە لە هەمومان یانیاڵێ بێ دراوسێ و مەغدور نەبێ چوزانم کوڕەکە و نانی باش بێ ئەوەی کە شکبەری بوێ زەواجکانی ئەمانە هەمووی پێش حەجیانی بە کورتەکەیڵێ لە هەموو ئەم شتانە و زیابێ اینجا بچوو پارێ دانێ بۆ حەج. ینی 20000 حاجی یەکی 1500 دۆلاریشی دانابێ نزیکێتوانم بڵێم 20 میلیۆن دۆلارەکات. ئەگەر مانگ ساڵانە ئەم پارێ بکرێتە سنووقێکەوە و بە شێوەیەکی تەندروست هەڵبەتە ینی بینەر بۆ تێ نەگات خوا نەخواستە ئێمە سەمان لەسەر ئەو فەریزە گرنگەی ئیسلام هەیە بەڵام وەکو زەروریەت مناڵێک شیری نەبێت یان تۆ بچی 1500 دۆلار خەرجکەیت و بچیت بۆ حەج. ئەمە بەشێک لەو گرفتانە چارەسەر ناکات وەک لەوەی کە بەڕێزێک تەلەفۆن بۆ کات لوقمان کا بڵێ مناڵەکەم کۆمی نییە و چیم بۆکەی دەورن طبعا نەک ئەمە توانی بڵێ لە سەتا یەکە تۆ ئەو خەڵکەی ترکە ئەم هەموو سەفەرە ئەکا ئەم هەموو شەریکاتە هەیە ئەم هەموو کۆمپانیای بۆ نمونە بۆ تەرحی دەناوی دکتۆر باسی سەقافەیەکی زۆر جوان یعنی بۆ تەرحی ئەوە نەکرێ ئەم کۆمپانیا گەورانی کە لەم کوردستانە بزەبەلاحن خێر و بێری ئەم وڵاتە ئەبەن و کەس نازانێت پارەکەی بۆ چیەیە بۆ نەبێتە فەرز لەسەری بۆ نمونە تۆ خاوەن پێداویستی تایبەت کاکە چەند کەم ئەندام تێ کاکە چەند کورتە باڵاتێ چەند تالاسیمیاتێ تالاسیمیە قڕ بەسەر منەوە هەفتەیە چوومەتە کۆیە دەرمان نییە بیخوە هەمووی ئەزانی چەند نەفەری لە 24 نەفەری باشە بۆ ئەوە ناکەیت ئایدی کۆمپانیە کە لێو نەوت دەرەکە بۆ ناکەیتە شیواشۆ
بۆ ئەو کۆمپانیایە طبقەیەکی فەقیرە ناگرێت چەند کۆمپانیای نەوت هەیە لەم وڵاتە هەمیدێ پارە ئەبەو کە نەزانین چی ئیبە هەڵبەتە گریمان ئەم کۆمپانیانە بێویژدان و نەبێژدانی حکومەت ویژدانە دکتۆری شاری پێدا حکومت نییە لەم وڵاتە ئەگەر حکومت و سیستەم بەڵام کاتێک حاجیە گەچێت بۆ حەج فەریزەیەکی دێمەسەر دینی دێمەسەر ئەوکات تۆ پێشی حاجی زۆر شتی ترت هەیە چکە حەج فەریزەیەکە ئەکرێ کابرا نەچێت بەڵام ئەمانەیەم کۆمپانیانە دنیای معامل تێ لەم وڵاتە بۆ فەرزی ناکەی لەسەری دەباتی بەس زەریبە وەرەگری کاکە لە سەتادەی زەریبە دابنێ بۆ ئەوەندە پێداویستی تایبەتی کاروباری کۆمەڵایەتی خەڵکێکی محتیاجە بیدە خەسخانی هیوا بیدە خەسخانی نانەکەری بیدە فڵان ئەمانە نییە ئەمە باوەڕ کە ئەگەر ئەو کاتەوە بێ کابرای فەقیر نایە بۆ لای من بانگەوازی بۆ نایە بۆ لای کار لوقمان بانگەوازی بۆ بکە کە حکومت خۆی دەسەڵاتی نییە عقلی ناشکێ بەمەیە 50,000 دینار یان 100,000 دینار دە بە خام پێداویستێکی تایبەتی قوربەسەر مجبورە پەنا بە من و تۆ بەرێ بانگەوازێکی بۆ بکەم بۆ کۆ بەرێ واللهی دوێنێ ژنێک هاتووە بۆ لام پیاوەکەی مۆزەفێکی عقد بۆ لەم وڵاتە 6 کچی هەیە سەرەتانێکی کچەکەی ئەلێر دروست بۆ ئێستا لە بینی هەردوو چاوی کابرای مدیری دایری پۆلیس هاتووە بۆ لای قوربەسەرە خۆر ئەگرێ ئێمە نەزان وەک تۆتەنینە بانگەوازی بۆ بکەن تەلەفۆن بە 6 کەسم کرۆ کەس پارەی نییە بە من ناڵێ ئەم ژنە بە 6 کچەوە چی بکات وەرە تۆ حالێکم وەکتۆزە ئەینێری بۆ حکومت نییە ئەینێری بۆ دەوڵەمەند نییە باشە بانگەوازی بۆ ناکەی کابرا نەیبینێ نایهێنێ مشکلەکە لەوەیە ئەمە یەک دووەمین مەسەلەی ئەم جەناب ئیشارەت پێداوە لە پێم خۆش نەبوو طبعاً کابرای حەج کە ئەچێ بۆ حەج حەق خۆیەتی بچێ بۆ حەج لەوانەیە ئەو حاجەی تۆ بڵێ احتیمال لە یارمەتی سەدها کەسی تابێ من یەکێ لەوانە ناسم پارت چوو بۆ حەج مانگانە 50 فەقیری لە خۆی گرتووە قەیچێکە با ئەوەی کە ئەچێ بۆ حەج ئەمەی کردبێ من یەک ملاحەزەیەکت پێرە لەسەر ئەو بۆی خەڵکی باش بزانێت 4 ڕۆژ بەر لە ئێستا پیاوێکی خێرخوازەکەم پیاوە بەڕێزە هاتووتی کاکە حەزەکەم ئیفتاری بۆ مناڵەتی مەکان بکەم 140 کەسمان کۆ کردوتە بە دایک و بە مناڵەوە کە بابێکمان بۆیان کردی باسم کە لە فەیسبوو بەس بۆی خەڵک بزانێ کە من بۆچی ئەمە باسەکەم ئەو ئافرەتەی کە سەرپەرشتی ئەوی شاکات باشە کە بابەکەی خۆیدا بە مناڵێ هەر لەسەر قسەی جەنابێت دایکی ئەم ئافرەتەوە لە عەمرێ حالێن ئێستاکە لە عەمرێ تەلەفۆنی بۆ کرد وتی ئەم شەو چیت کردو وڵای خەریکە مناڵە یەتیمانە بووینەوە کە باماوە دەوتی سوێن بەخوا ئەم شەو هەرچی ئەم خەڵکە بۆ نام ئەم بیتەیە سێری تۆیانە کرد لەگەڵ تۆ نانیانە خوارد کە لێرەیە ئەلی شریعەتی وابزەم قسێکی زۆر جوانیە ئەڵێ لە دەوری ماڵی خوا مەگەڕێ بە دوای خێرە لە دەوری ماڵی فەقیر ئەوگەری خوا لەوەیە باس لەوەیە یعنی ئەمە طبیعیە ئەم یعنی حەجەکە نەکەینە مشکلە بەڵام ئەبێت چارەسەر بکرێت یعنی وەرە تۆ حەلێ بدە بە من ئێستا ئەم ژنە هاتۆ بە منە 6 کچەوە حلم بۆ بدۆزەوە من چی لێ بکەم یعنی بە پێم بڵێ مامۆسا حل چی ینی حل چیە بۆی کە ئەو نازانمەڵا بابەتەکە ئەمەنە ئاڵۆز بوو بابەتەکە ئەمەنە ئینسانی بوو بە دانیشتێک و دوان ناکرێت یعنی ئەمە نەسیحەتیش نییە ئەم شتە ئەبێ ئیدارەدانی وڵات و کۆمەلگا بچێتە سەر سکە و سیستم هەبێت بە مەزاج نییە من وەزیر بم بە جۆرەبی بم بڕێەوە و سبەینە تۆ بووی بۆ وەزیر هەموو ئەوەی من هەڵۆشین تۆ شتێک کە بکەیت ئەوەختە بەشێکە بین یعنی ئەوختە معناوی قرارمەنداوە بەشێکین لە عالەمی سێهم و نامانوێدا بڕێندێک بە هەموو کەم و کورتەکانیەوە ئێمە ئەگەر بڕیار وایە کیانێکی سیاسی بە خۆمان بە فیدرالیە بەسەر بەخۆیە بە هەر شتێکە دروستکەین جیابین لەم عالەمی سێهەمە گەندەڵە وێرانەی فەژاری نەخۆشە ئەبێ فەلسفەیەک بۆ حکومڕانی خۆمان دروستکەین ئەبێ بیر لەو بکەینەوە پیاوێکی وەکو حەزرەت یوسف کە چووە مسر نەنەوتی دۆزیەوە نەزیێڕی دۆزیەوە هەر ئەو ئیمکانیاتی کە لە بەردەستی خەڵکا بوو کە تووشی قات و قڕی بوون بەس لە بەروەی عەقڵی خستە ئیش بە عەقڵ خستنە ئیش سەروەتێکی کەی بۆ وڵاتەکە دروست کرد لەم وڵاتە هەتا بەیانی وەکو ئەو قسەی کە دوکتۆر ئاشتیەورامی کردی وەلیان کرد بە هەڵا من زۆر ئیمانە بۆ قسە هەیە ڕۆژی 1 ملیۆن بەرمیل دەرکەین ڕۆژی 1 ملیۆن بەرمیل نەوت دەرکەین ئەگەر بە هەمان عەقڵیەت حکومڕانی بکەین ئیداری مەکتەب بکەین ئیداری خەستەخانە بکەین ئیداری ناوماڵ بکەین ئیداری میدیا بکەین بە هەمان عەقڵیەت بکەین بەشمان ناکات هەر لە قەیران نابین ئەگەر توانیمان عەقڵ بخەینە ئیش خەڵکی خاوەن عەقڵ خاوەن بیرۆکە بێنینە پێشەیە و سوودی لێوەرگرین و وردە وردە ئەو دابوونەریتە سەقەتەی کە هەمانە کە بۆتە کۆسپ لە بەردەمی پێشکەوتنە ئەوانە ڕاماڵین ئەمانە بێتە جێگرەوەی وردە ڕۆژ بە ڕۆژ جیل بە جیل ژیانەکەمان نەچێت سەر خەت باشێت سەر سیستمێک ئەستا پێش بێم خزمەت جەنابەت لە ڤایبەرەکە خۆزگە مۆبایلەکە مێنە لەبەر ئێرە نەمێنە
ئافرەتێکە دوو ڕۆژالێ کچەکەم پێویستی بە ئەمەلیات یەک کچم هەیە پێویستی بە ئەمەلیات منیشتم دایکم من نیمە بچۆ بۆ بەرنامەی فلان بەبێ ناوهێنان من ئەزانم لەوێ بێ مقابلە بکات کە پێم ناخۆشە ئینێرم یەقینی من خۆم ببێ جدی خۆی بۆ فرۆشمە یکەم بەڵام پارەکە لە توانای منە نییە ئەم بڕۆ تەلەفۆنی تیمان وەستا وەڵڵاهی ئەلێنە بێ لە تەلەڤیزیۆن دەرچی بەخوا لە ڕووم نایە یعنی باوەڕەکەی من دەستم کرۆ بە گریان ئێمە چی بکەم ینی وتم دایکی من ئەوە ئەبێ لە تەلەڤیزیۆن دەوتی وەڵڵای مامۆستا بمرە ماڵم ئەوڕ باشتر ڕاست ئەگەر لە تەلەڤیزیۆن تۆ پێم بڵێ حەل چی حەل نییە ینی ئەمە قوربەسەرە ئافرەتێکی داماوە کەس بەلایەن لێرە عیلاج نییە پارەی دەست ناکەوێت حکومەت نایکە بەڕێ بۆ لای وەڵڵاهی من بەش بە حاڵی تا ئێستاکە بیجا ڕوم شکێنراوە تەلەفۆن بۆ ئەو بۆ ئەوەکەم ئەلێم بۆ فلان کەس نەخۆش یان فلان کەس یەتیمە وەڵڵه جوابم نادرێتەوە 106 نامەم بۆ دەوڵەمەندی ئەم وڵاتە نردووە 106 نامە باشە هەمووی هیچی لە ملیۆنەها دلار نەک بلیۆن ملیۆنەها دلار کەمتری نیە 4 کە جوابی منی داوت دەباتی ئەمان کردومە نیکە کاک حاجی ئەگەر وەکو هەر دەردێکی خراپ وەزعێکی خراپ نالەبار کە لە کۆمەلگا دروستە بێت پێویستی بە دوو زۆر عیلاج هەیە عیلاجێکی فەوری هەیە ئەو دەقیقەیە بێ چارەسەری بکەیت عیلاجێکشێ بە دوورمەودایە بۆ ئەوەی لە ڕێگەڕیشۆ چارەسەری بکەیت ئەمەی هەتا ئێستا بن باسم کرد ئەوە عیلاجی دوورمەودایە کە تا ئەگەینە سەر ستم و عیلاجە سەریعەکە چییە؟ عیلاجە سەریعەکە وەکو وتم ملەتی ئێمە ملەتێکی عاتفیە یعنی شت بە عەقڵ وەرناگرێت زۆر زەحمەتە ژمارەیەکی زۆر کەم خەڵک بە عەقڵ شت وەرەگرێ باقیە هەرە زۆرەکەی بە عاتیفە وەرەگرێت باش کەواتە چی بکەین یانی بێ ناچاری معاملە لەگەڵ واقع بکەین میدیا بەشێک لە ئەرکەکانی میدیا پیشاندانی نموزەجی چاکە لەناو کۆمەڵگەیە بۆ ئەوەی خەڵک چاوی لێ بکات باش پیشاندان و زەقکردنەوەی نموزەجە باشەکان مۆدیێلە باشەکان ئەزمونە باشەکانی خەڵک زەقکردنەوەی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان ئەمە بەشێکە لە ئەرکی میدیا باش لە بینی ئەم دوو حاڵەتە ملەتێکە تێ بە عاتفی بیرەکاتەوە بە عاتفە ئەجوڵێت و میدیایەکش بەدەستەوەی کە ئەرکی ئەوەیە کە نموزەجی باش پیشان بە با حاجی کاروان هەموو شێک لە تەلەڤیزیۆن بێت با وەکو پیاوێکی بەخشندە پیاوێکی کە بە تەتەوع ئیشەکات خۆبەخشە بە فڵان و فیساد دەرکەون خێر بکەن عیلاجی چاویان لێ بکرێ عیلاجی کاتی ئەو فەقیری و هەژاری و داماوی خەڵک بکەن بە کۆمەڵێک مەرج یەک بە هیچ جۆرێک نەناو نەدەموچاو و نەدەنگی ئەو کەسانی کە خێرەکان پێدەبەخشێت دەرنەکەوێت بۆ ئەوەی بە هیچ جۆرێک لەسەریان نەکەوێت و کۆمەڵگە باسییان نەکاتەوە جارێکیکە باش دوو بە هیچ جۆرێک ئەم پارەی کە کۆ دەکرێتەوە بۆ شخص نەڕوات یعنی لە شخصێک و بۆ شخصێک نەڕوات مؤسسەیەک ڕێکخرێت ئەم مؤسسەیە ئیجازەیە ئیجازە وەرگێ بە ڕسمی و نەگوکو حاجی باسی کرد لە سا پەنجای نەخێر ئەبێ بە تەنزیم کرد بە قانون تەنزیم کرد تۆ جەرگەژانە کات ئایلێکی وا بینی ئەگەر ئەبێ لە جیاتیەوەی خواخوات بێ دینارێک زیاتر بێتە سابەکە ئەو ملاحظە فەنیە بۆ جەنابی دکتۆر مەسەلەن من باز نەخۆشیەکەکەم چکە من ناو ئیشەکەیە بوومە باش نەخۆشیێک ئەم نەخۆشە پێویستی بە دوو دەفتەرە بۆ هیندە چێلێرێ کە عاتیفەکە ئەوەندە زۆرە دەفتەر دێ دەفتەر بۆ ئەم نەخۆشە دێ لە ڕووی شەرعەوە ئەبێ ئەم مقەدیم بەرنامجە پێشکەشکار کاک لوقمان من ئەبێ بزان ئەمە چی لێ بکەیت ئەمە وەقفە نەکار ئەو کۆمەڵێکە بلیژنێک ئەم پارەیە ئەمێنێتەوە ئەو بۆ نەخۆشێکی تر نەخۆشێگەر نەخۆشێک گەر دوو دەفتەری پێویست بێ دەی بۆ بێ شتەکەی خوراوە نابێ بۆ خەڵکە بۆ کە خوراوە ئەزانی چۆن ینی نامێ ینی بەرنامەکە چونکە پارە وەخشی تر ینی پارە و بەتەنیا پارە و ئافرەت خراپە پێکەوە گەڵی لە ئینە یەکێک لەوانە پارە غەددارە و زۆر شتی ڕوویداوە لەم بابەتە ینی خەڵکێک زۆر ێرەناو ئەم بابەتەیە ینی ئەگەر ئینسان زۆر هەز بە تەقوای خوانەکە زۆر دەستپاک نەبێ زۆر ئەمین نەبێ زۆر دەخواتە ئەخلیستی و زۆریش ئەنی حەق بەخۆی ئەدا حەق بەخۆی ینی ئەگە تۆ پەروەردەیەکی جوانیم ئینسانە نەکەی کابرا ئەڵێ وەڵام منیش فەقیرم بۆ خۆی هەندێک لادادا ئەڵێجە بۆ مؤسسەکە ئەبینێ نابێت ئەوە بێ شەرعەن ئەبێ لە قالبی بدەی و دکتۆر بێ لەجنە هەبێ با هەندێ نمونەی زین و ببینین لەو نمونانە حەزەکە مامۆسا بە وردی سەیرێکی بکەیت و قسەیشی لەسەر فەرموو مەمنونم لە هەمی خێرخوازەکانی ئەوانەی تشتیان بۆ میناگەت پارەیان نەگە زۆر لایەن مەمنونم بەس ئەو پارەیە تێرای حاجێت من ناکات تێرای
ئەرێوە لەوە زمان ناخۆشە ئەو ڕۆکە چێ لە وەزای ئیدارە دەکات بەسەر 312 مناڵی بێ باوکدا دابش کرد کە بەشێکیان لە سندوقی بەرنامە هاوکاریەکانیان وەردەگرن و ئاخری بەرنامە بنووسکرد چاوێ لە منداڵەتی مەکان بێباوکەکانە چاوێ لە کۆمەکە یارمەتی دەنێری بۆ منداڵەکانی بێباوک ئەنی زۆر چاویان لە ئێمەیە و خواخیان بنووسی خوا پاداشتیانداتەوە چەند ڕۆژێک بە لە جەژنی قوربان ڕایەگەنێکەوە ئێمە ئامادەین لە بری خێرخوازان قوربانی ئەنجام دەین خواز بەخوای پەروەردگار ئەم ساڵیش ڕامانگیان و بەربوومێکی باشیە بوو ئینشاءالله پێداویستەکانت دابینەکە بڕی 2 میلیۆن دینارە بەکاری بێنە بۆ نەخۆشیەکەت و بۆ پێداویستەکانی خۆ بەس دوعای خێر بۆ ئێمە بکە ئێمە لێرانشەوە زۆر زۆر دەستخۆشی لە جەنابتانەکەین و لە قەنات و هەروەها لە بەرنامە لە خێرخوازان کە ڕاستی شتێکی زۆر زۆر جوان تەقدیمەکەن بۆ خەڵک دەستمەزیشکە بە قەڵبین بە قڕعاشە بەدان پارەکەدەکە بسم بەحەبەتم پارەکەدەکە بەکرێ خان بێزمە هیچ سارەمان نەبە مامۆسا قسەی تۆ چێ لەسەرەوە وەکوتم تۆکو مامۆسایەکی زانکۆ نەسیحەتت چێ ئەو کەسەی کە پێشکەشکارە تەلەڤیزیۆنی یا کەسێکی ئاساییە و بەخشندەیە حەقی خۆیانە دەرکەون بۆی ببنە نموزەرجە چاکەکە بۆ خەڵک وەکو حاجیش باسی نمونە باشەکان شێرکرێ بەڵام ئەوەی کە وەری دەگرێ ئەوەی دەگا بە دەستی نابێت دەرکەوێت نابێ بە هیچ جۆرێک دەکەوێت نە ناوی نە شکلی نە دەنگی حتا دەنگی شەبێ بگۆڕێت و ئەگەر هەر پیشانی نەدەیت ینی مۆزاییکێکی چیلەکەیت سەد خۆت جەناب دەزانی سەد جۆر تەکنیکەیە کە بتوانی دەنگ و ڕنگ و شێوە و حرەکە و هەموو شتێکی ئەو کەسە بگۆڕی باشە بەڵام ئەوەی کە بەخشندەکەیە یا ئەوەی کە خۆبەخشەکەیە یا پێشکەشکارەکەیە کە بەنیەتێکی پاک و ئەمیشاکە ئەمە نموزەجێکی باشی ئینسانەکانە لە کۆمەلگەیە با ئیبراز کرێ با بکرێ بە قارەمان لە جاتی ئەوەی کەسانێک هەندێک تەلەڤیزیۆن ئەوانەی کە تایان نەسووتان ئەوانەی مقڕاتیان نەسووتان ئایانکردن بە پاڵەوان و ئیستا لە دەست خۆشیان دەرچوون لە جاتی ئەوە وەرە پیاوێک کە چوار مەڕی سەربڕیەوەی دەکا بەخێرەوە کە بەقادەمان ئەوەی کە علاجی کاک لوقمان بەو شێوەی کە کاک بەهات باسیەکە مامۆستا باسیەکە بەو شێوەیە گەر ئێوە ئەو نموزەجانە پیشاندن پێتان وایە کاریگەری هەبێت پێتان وایە پاری بۆ کۆ بێتەوە پێتان وایە خەڵک هاوکاری بکە دەموچای شکلی پیشانداتن بەڵێ نەشقلی پیشان بیرێ ئێمە سیستەمی بەرنامەکە ئێمە شکل پیشان نادا هەتاکو بێت و زاری وا باشە هینتان بۆ هاتووە پارەشتان بۆیە ینی هاوکاریتان پارە دێبڕێ بەڵام پارە بۆ ئێمە نایە ئەزانم ئەزان با ناچینەوە من ناچمەوە تەفاسیلەوە بەڵامە بەستم وایە گەر ئەی بۆ باشە بەشێکی زۆری بەرنامەکانی تر بە زۆر زەختیان لەکەن کە بگرین ینی باوکە هەیە دایکە هەیە باوکت بیرەکەی نازانم چی ینی بەبێەوەی گوێ بەنە ئەخلاقیاتی میهنی خۆیان بەبێەوەی گوێ بێنە ئایندەی ئەو مناڵەکە کە 10 ساڵی تر چۆنی سەیری خۆی بکات چۆنی خۆی لە کۆمەڵگە بشارێتەوە سانی بە ئەگەر ڕاشکاو بم جەنابیش ینی ڤیددیوەیەکی جەنابیشمان لایە کارە و پرسیارەکەی باوکە هەیە دایکە بۆ من خامی ئەو ڤیددیۆت بۆ پیشان دەدەم بەلەوەی دەست بە بەرنامەکەی بکەم منداڵەکە بەخۆی گریە یعنی لێ نەگەڵەکە دایکەی قسەی بکەم منداڵەکە بەخۆی گریە وتم لۆ دەگریە گوتی بیری باوکم دەکەم بابی نماوە حتا پێی ناڵێم کە لە شەڕی داعش شەهید بووە باز ناکەم لەبەوەی هەم دەگڕێمایی هەیە لە وەزارەتی ڕۆژنبیرەوە گوتم لە سەرەتا ئەمە پابەندی بەو ڕێنمایانە ینی زۆر شتێ ئێمە نیشانی نادەین باش بابزانم لەگەڵ جان فەرمووە تۆ هەندێک شتی واقعیوی باش تۆ شارەتی پێدا ئەم کۆمەڵی عاتفیە ینی بەجددی تۆ حاڵەتەکە باس نەکەی کەسەکە خۆی قسانەکە ناتوانێت هەتا بەینی من بڵێم کاکە خێرەیە بەڵام کە ئەم بە دەنگی خۆی وتی وام کابرا تەسیرەکە و بۆی ئەهێنی ئەوە بە جۆرێک لە جۆرەکان حاجی شەرعیەتی تێتۆ من شەرعیەتی نادەمێ من کاکەمەتە بینی دوو شەڕەوە شەڕی ئەوەی ئەمە دەرچێت لە تەلەڤیزیۆن بۆگۆڵ باسی کەرامەتە شەڕی ئەوەی کە بمرێ کامیان شەڕی ئەمەیان کەمترێ هەر ئەمەیان کاکەمە شەرەف و ناموسی لەدەسەدا ئەمە ئەمرێ و حاڵەتیش بۆ مردووە وەڵڵی من یەک دیاردەم جای یەک قەل لە دڵم دەرناچێت پیاوێک لەو زاخوات بوو کوڕەکەی نابوو زەرعی کلیە بوو ئەلی لە دوو سۆندەی دەرکردم هیچ مەجاریتیان نەبوو تەلەفۆن بۆ ئەم تەلەفۆن بۆ حتا تەلەفۆن کرد گوتیان کەی دوو بەیانی ئینەکەین مقابلەکان بەس هەفتەی تر دابەزێت مقابلەکانێک کرد سێ بەیانی وفاتی حاڵەتەکە ئەکەویتە بینی حاڵەتێک و نازانی چی بکەین نە بە پارە پیا ئەبێ مەجبوری تۆ لێ دێت کەواتە باسەکە لێرێ من ئەمێ ئەو نقطەی جەنابەت ڕاستەوەکەم کەرامەتی ئینسان بەوە ناڕوشی کەرامەتی کورداواری خۆمانوتنی فەقیری عیبی ئەوە عیبە کە کابرا فێڵ بکات کە کابراک نەخۆشە دەردەدارە قوربەسەرە لەبەر نەبوونی هاتۆ داوا بکە ئەمڕۆ ئیعلان بۆتە وەسیلەیەک بۆ ئینقازی ئەم خەڵکە ئەگەر ئێستا من بەس
بەس باشی ئێوە خۆمان بکەین کە چیمان کردو لە ماوەی ئەوەندە ساڵەیە بەس لە ساڵی 2095 تا 2000 نزیکەی 1500 کەسمان عیلاج کردووە بەڵام لەو 1500 لەوانەیە 5 کەسی دەرچووبێت لەوانەیە 10 کەسی دەرچووبێت بەدەست ژمێر دراوە خەڵکی ترمان پێ عیلاج کردو ئێستا خۆ من ئەمان ئەم ژنە بێوەژنانی کە بێوەژنن 5 مناڵ هەتیوە 6 مناڵێتیوە هەمی بدەمە تەلەڤیزیۆن ناکرێت بەڵام جارجار ئەلی کاکەجیان حاڵەتێکمایە لەم بابەتەیە خەڵک یارمەتی دێنێت کەواتە ئەمە وەسیلەیە کە بۆچی بۆ دکتۆری شارەتی پێدا بۆ حەلێکی کاتیە ئەمە بۆ ئینقازی ئەم ئینسانێت لەم مەرحەلەیە تووشی دەردەسەری قوربەسەری نییە غەیری ئەمە حەل نییە بەرتۆ حەلێکم بۆ بدۆزەوە من چی بکەم خێمە هەڵە دێنە وڵاتی ئێستا لە ئەوروپاشەیە لە ئەوروپا چیان کردووە لە ئەوروپا سندوقەیە ئەم سندوقە پارەی ئەتوانی دابنی لە ئەوروپا سندوقی بۆ جلوبەرێک ئەمە جلوبەر شوێنێکی ئەو جلوبەرگانە تیا دەندراوە فەقیرەکە ئەچێ هێنێ ئەمە حاڵەتێکی باشە شوێنێ نانی لێ ئەدرێ بەڵام لە وڵاتی ئێمە ئێستاکەمە بۆ تا دیاردا ئەکرێت تەنها زەبت بکرێت لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی دەستپاکیەوە و لە ڕووی ئەوەی کە متابعە هەبێ ئەم بەرنامانە ئەبێ بە لجنە بێ ئەم ئەندامانی لجنەیە لە وەزارەتی ڕۆشنبیری و ئەوقاف عیلاقی بەسەرەوە لە وەزارەتی ڕۆشنبیری ئەم ئەندامانە بەرپرسیار بن لەگەڵ مدیری ئەو دەستگایە ئەو کاتە ئەتوانین تا حدێک کۆنتڕۆڵ بکەین ئەوەیە کە ئایا بۆچی ئەگەر نیەت هەر خێرکردنە بۆ ڕەمەزان و ڕەمەزان فێر لە وڵاتەوە لە وڵاتە فێر بوون لە ڕەمەزان نەبی خێر ناکەن یەک دنیا بازرگانەیە یانزەمانی کە هەیە خێر ناکەن بەشێکی زۆر لە بازرگانەکان من ئاگام لێ بۆلەوە لە بڕووی کە دەردی ئێوە وتان ینی دەردی وتان ئەم شتا بێت لە ڕۆحا بێت ینی بە خێوکەرێک لە ئەو پەڕی دنیاوە مانگی $200 $300 لە مەعاش و پاری خۆی کە پارە زۆر بەخوسی لە ئەوروپا پیاکرێ ئەینێرێتەوە ئەینێرێ بۆ سۆماڵ ئەینێرێ بۆ کوردستان ئەینێرێ بۆ سووریا بەڵام سەیرەکەی ئەم وڵاتانە کە بەناو بەڕاستی ینی بەناو وڵاتی ئیسلامی و بەناو وڵاتی خێر و بەناو وڵاتی ئەوە بەڵام سەیرەکەی من ئاگام لە بازرگان بووە حاسیبەیەکی هێناوە مناقەشەی چوزانم 1000 دیناری کردووە لە زەکاتەکەی کەمتر با زیاتر بە ئەو بە ینی بەڕاستی ئێمە توانین لێرا بڵین ینی دوای قسەکانیەوە بۆمان دەرکە و ئێستا من قسەی ڕەنگە قورس بێ بڵێم ینی قسەکەت بیر نەچێتەوە بەڵام خەریکەوامان لێ شەرعێت بۆ بنکەوە ئایلانە ئاوا بە زەلیلی پیشانەیرێ ئەگەر نە ئاوا زەلیل پیشانەیرێ ئەگەر ئاوا زەلیل پیشانەیرێ دەردی حاجی ئەوانەڵێن پاری بۆ کۆناکێتەوە قەزیەکە گرنگە یعنی کەیسی ئەو کە ئایلێکە پیشانەدی ئەو تاکە کەیسەکەی بگەێنە بۆ خۆی پیشانە دەیت بۆ خۆی پیشانە دەیت با لە پشتۆ قسە بکات با کامێرە لە پشتۆ بێت کەیسی خۆی باسکات هەندێک ڕێنمایی بدەرێ وەکو پێشکەشکارێک وەکو دەرهێنەرێک لە پێشان هەندێک ڕێنمایی بەرێ بڵێ نەناوی خۆت بڵێ نەناوی شوێن بڵێ لە دوایی لە مۆنتاژی شاتۆ دقت سەیری کەرەوە ئەگەر شتیوای تیا بوو تووتی بخەرە سەر مێڵە دەرچێت با کێسەکەی خۆی باسکە با بەگە بژگری مشکلە نییە وەکو وتم مادام ئێمە بەرامبەر واقعتا لەو کاتا بەپی پێوەرە میدیاییەکان لەو کاتاگەر بڵێن خێزانەکە خۆشی ڕێبە ریپۆرتەر و چوزانم وێنەگر و تیمە هوەرێکە بات کە خۆشی بڵێ ئەتیادیە تۆ بێ نابێت نابێت من یەک هاسێک ئەبوو سەدی خوالی ڕازی بێ پیاوێک دێت لە دەرگادا ئەگەڕێت دێتەوە پارە ئەبات ئەیداتێ دێتەوە دەسەکا بە گریان خێزانی مڕمان پێێ بۆ گریایی ئەڵێ ئەو پیاوە نابایە بە هاتایە بۆلان ئەوایە من بەبزانێ فەقیرە من بچمای بۆلای ئەمە خەتای ئێمە نییە خەتای ئەو دەوڵەمەند و سەرمایه‌دارانی ئەم وڵاتەیە وایان کردووە خۆیان لە دەرگای خۆیان واللهی کاک دەروون خەتای ئەوانە خەتای کەس نییە ئەمە لە ناچاری ئەبێ پیاوی وایە لەم وڵاتە 365 ملیۆن دلار زەکاتێتی ساڵانە 365 ملیۆن دلار بەس زەکاتی ئەو معاشی هەموو کوردستان هەموو کوردستان باشە ئەو دەرناشیدا ملیاردێرەکانی ئەم چەند ملیاردێر لە هەولێرە جەناب لەوانی ڕۆژنامە ژمارەم لەبیرە چێتەوە وەرە بەس ملیاردێرەکان زەکات دەربکە بزانە ئەمێنێ کاکە جان کابرا زەکات نادەم من نازانم چی دەکات تۆ بۆ گلێ کابرا لە حاجیەکەی قوربەسەرە لە هەموو عمرێک بە تەمەنایەک حەجەکە ئەم هەموو ملیاردێرە زەکات نادات وەرە با موسسەیەکی زەکات لە وڵاتە دروست بێ موسسەیەکی زەکات ئەو خەڵکی کە ئێستاکە خەبیرە لەم ئیشە باشە خەڵکی حیزبی بۆ معنایە نەبێت وەزارەتی ئۆقافی تابێ ڕۆشنبیری تابێ کۆمەڵایەتی تابێ باش نییە کۆمەڵە ڕێکخراوێکی تابێ ئەم موسسە زەکاتە کە بوو بە ڕسمی خەڵک ئەزانێت جێی متمانێ پارە ئەهێنێ ئەو کاتە ئەمامی حەلەکەی ڕاستە حتا لە ڕووی بەرپرسیارەتی شۆ سیرەکەی لەپڕ کاتێک ڤیددیۆکی ئاوا بڵاو بێتەوە اینجا خۆزێک دەسەڵاتداران و بەرپرسانی ئەم وڵاتە خوێنیانە جوڵای لە پرسیرەکەی تەلەفۆنێگەکرێت و ئەم مناڵە لای بەرپرسێکی باڵای وڵاتە ئەبیندرێت و چوزانم ینی حتا ئەمانیش ویان کردووە کە ئەپروڤی ئەمنەوە لە دەرکەوت نەبکەن ئەی قورب ئەو داماوەی کە
دەرناکەوێت دەبێ هەر بە هیچی بێ بمرێ لە برساوتاوە با جۆمان لە هەندێک ڤۆکسپۆ بێوەرمان گرتو و دوای ئەوەی ترە بێ دو قسە میزانێک هیچ کات بە خیاڵدا تو هاوکاری کەسانێک بکەیت کە نەتبینی بێ بەڵێ بێگومان لەبەرەوەی هاوکاری شتێکی ڕۆحی ئینسان کە پێشکەشی دەکەم مەرزنی ئیلا کەسەکە ببینێ بەڵام دەگەڕێتەوە سەر ئەو کەسێک کە ئەتو هاوکاریەکەی تەسلیم دەکەی کەسێکی سیقە پێکرا یان ئەجۆ هەر لەسە ئاستی تاک هەر لەسە ئاستی کۆمەڵ مەسەڵەن ڕێکخراوێکەیە پارە دەنێری بۆ شوێنێک ڕاستە خۆ لەوانەیە ئەو نەیداتە دەستی ئەو کەسێکە مەجبورە بەڵام لە وڵاتی مەلەوانەیە هەندێک جار هۆرد و لایەنی هەبی خەڵکانێک تیجارەتی پێوە بکەن ئیستیغلالی ئەو حاڵە بکەن هەندێکیش نەخێر ڕازگۆن و دەستپاکن و ئەمینن تەسلیمیان دەکەی بە ئەمانە و دەیگەێنێتە شوێنی خۆ وا باشە لە زوروفی ئێستا ئەو کەسێک کە هاوکاری دەکرێت بیناسی چونکە خەڵکێکی زۆر بەڕاستی تەقلیت و بیشتی وای پیا کردووە کە لە بەردەم مزگەوتەکان داوای هاوکاری دەکات داوای ئەوە دەکاتن کە خەڵک هاوکاری بکاتن بەڵام کە لە ئەسر لی دەکۆریەوە خانوو هەیە لە ڕووی قابووریەوە وەزعی باشە پێمان باشە ئەو کەسێک کە ئێستا هاوکاری دەکرێت خەڵکەکە بیناسیتن بێگومان هاریکاری ئەرگێمە هەمووایە چونکی ئەم کاتێکی دەینە ئەم هەمووی پێدوی هاریکارینە بۆ نمونە ئەگەر نوگە جلڤێرە چون کابراایەک مندی تعبیا یان تشتێک بووە دوێت ئەس هاریکاریە کوم ئەس نانیاسمژی بەس بۆ خۆدی خێرە گەلێک جارهاتی هەزرا من و من ئەف موقفیا کردی چونکی مۆضوعکی ئینسانیە ئینسانیەتی بێ مرتبطە و ئەس نەنازیبم ئەس گەلێک جارە هاریکاریەوان دەکەم مرۆڤ هاریکاریە بکێت بۆ هەر ئینسانێکی مرۆڤ ڕابێ بکاری ئینسانیەتی بۆ هەر مرۆڤێکی چونکی کاری مرۆڤاتی پێشی هەر شولەکی و هەر تشتێکیە بەڵێ زۆر ئاساییە خێر هەر کاتێک بیکەی نیەت حسابە گوزاریەوە کەسە نایناسی بەس لە دڵەوە وەک بەزەیەکە و خێرەکەڵی بالای خۆی گەورە بنووسێ زۆر ئاساییە هەر کەسێک بێت وەڵای وەکو خێر بەڕێ زۆر بە خیاڵما هاتووە ئینسان کە خێرەکات یعنی ئێستا زەلامی وا هەیە لێرەوە خێرێکەکە ئەیبا لە پێنجێن یان لە وڵاتێکی لە ئەیبا بۆ شوێنێکی دوورەی یا ئەلەمە کەسمە یانمە خزمە تۆ کەسێک کە بیناسی نەیناسی خێرەکەی پێ بگەی باشترە دەستخۆش منەمێ حاجی دواقسە وەرگرم بەڵام دواقسە نابەڵ ئەم پرسیارە لێکم لەناو ڕێکخراوە ئیسلامیەکانیشە مامۆسا هەندێک ڕێکخراو هەیە سانسۆریانەیە مەسەرن وەک چۆن جاری وایە دراوسێمان نەبووە مە خێریە کرد حیوانی سەرەبڕی گۆشتەکەی نار بۆ ماڵانی کە قسەی لەگەڵا هەیە گۆشتی نانار بۆ ماڵانی کە قسەی نێ لەگەڵا ئەلەن بەشێک لەم ڕێکخراوانش ئاوا ئیشەکەن هەندێ من پێم باشە یعنی یەکتر تۆمەتبارکردن لە مەسایلە هەندێک جار بەس ئەبێ قیامەت حەلێکە ئەمە شتیوانیە مەسێستا بە دوێنێ ئەو خێرخوازێک بە منی وتی کاکە ئەو عیلانە هەمووی یەکگرتوون ئەدەوتمەگەر یەکگرتوو لە شارێکە هەزار هەتیوی هەبێ هەزار حیلەتی و زۆرترمانەوە یعنی ئەوە حەقێتی کابرا ئەو پرسیارە ئەکە بۆ مەرامی سیاسی بەکاری بێنی واللهی من قەت ئیستیغلالی کەسم نەکردو خۆمەڵ نەبژە لە پێشووتر بە یەک نەفرم نەبوو تۆ گردنت ئازاناکەم ئەگەر من یارمەتیدا لەبەر ئەوەی یارمەتی دەدەم یعنی لەبەرەوە دەنگم بدەیت کە یارمەتی گردنت ئازاناک ئەوە خراپە دومین ئەمە زۆر ینی ئێستا مەسەرەن ئەو ڕێکخراوە ئیسلامیانە لەسەر ئاستی کوردستان باسی کەفالەتی هەتیوە ئەوە وەزەحە یعنی شۆعیتیا لەو سەری چەپی تاتە ئەو سەری ڕاستیتیان دەستخۆش ئەمە خراپە دەستخۆش کاک لوقمان دواقسە چی دواقسەی من ئەوەیە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف بیرێک لەوەی کاتەوە کاک عازیوەی گوت وتی باسی کرد ئەو سەرمایه‌دارانە هەموو کۆکاتەوە ساڵانە هەمووی وەک زەکاتێکی زۆریان هەیە ئەو زەکاتی بینیتن ئەو ماڵە فەقیرانەش هەمووی بێبەش نەبوو دەستخۆش حاجی دواقسە دواقسەم یعنی من ئەوەندانم خەڵکی خێرخوازی ئەم وڵاتە بە جددی خەم لە فەقیری ئەم وڵاتە بخۆن باوەڕکەن کەس پێویستی بەم بەرنامەیە لە حەدیثێکی قورسیە خۆی گەر بە حەزەتی موسا فەرمی یا موسا من ئەو پارانم لای دەوڵەمەندەکان دانەناوە لەبەرەوەی خۆشیان نوێ لەبەرەوە دامناوە ئەو پارەی ئەو فەقیرانەی ئەمانەتە لای ئەوان بیان دەنێ ئەفەرمێ ماڵی منە و جەنەتی منە کێ ماڵی من جەنەتی منەکرێ بە ماڵی من لەبەرەوە کەس نە ئێمەی پێشکەشکاری بەرنامە و خاوەن ڕێکخراوی خێرخوازی منەتەکەین بەسەر فەقیرە نە ئەمانەی و کەرامەتیان بڕوشێ و ئەبێ ئەو دەوڵەمەندانش یارمەتی یان خۆیان یان یارمەتی و ڕێکخراوانە بدەن دومینیش ئەم حکومەتە بەڕاستی بەم حاڵە ناوڕەبەڕێەوە سێمین ئەگەر حکومەت عەقلی بە فەقیران ناشکێ با ئەم خەڵکە دەوڵەمەندە نێلی ئەمانە محتیاجی دەرگەی من و تۆ بن دەستخۆش مامۆستا دواقسە وەڵام من دواقسەم دوو بەشەیەکەم بۆ میدیاکاران و بۆ میدیاکانە کە باشە ئەم جۆرە بەرنامانە
شەرعەتی هەیە لە ڕووی میدیاییەوە بە مەرج بە فیلتەر مەرجەکانیشمان باس کرد بەڵام نەدرێتە دەست گەنجێک یا هەرزەکارێک ئەم بەرنامەیە پێشکەش بکات ئەبێ کەسێکی بەتەمەن بێت کەسێک بێت لە ڕووی عقلی و ڕژدێکی هەبێت و بەرنامە ڕێژی بۆ کرابێت یعنی لێ نەگەڕێن بۆ پێشکەشکارێکە بە ئارزوی خۆی بە مەزاجی خۆی بە مستەوای عقلی خۆی بە مستەوای زمانزانی خۆی بە تەسیری عاتفی خۆی کۆتایی بە بەرنامەکە بێنێت و کۆتایی ناکرێەوە یعنیەوە هەر کە سەڵسێت و بۆ خۆی خۆیگان ئیجباریەکە لە کۆتای دوای خێر نابێت ئەوە بێ بەرنامە ڕێژ بکرێت ئەبێ لیژنەیەکی تایبەتمەند ئەو قسانی بۆ ڕێک بخات کە چۆن کۆتایی بە بەرنامە هێنێت پرسیارەکات نابێ بۆ مەجاز بەجێ بڕێ ئەمە یەک دوو سیاسەتمەدارەکانی کوردستان حزبە سیاسەکان ئەوانەی کە دەیانەوەی حکومڕانی ئەم کوردستانە بکەن ئەمڕۆ یاسبەی یا 10 ساڵیکە بیر لەوە بکەنەوە فەلسفەیەک بۆ حکومڕانی لە وڵاتە داڕێژن بۆ بەرچاومان ڕوون بێ بەروچۆ دەڕۆین ئێمە دەبینە وڵاتێکی سەرمایەداری دەبینە وڵاتێکی سۆشیالیستی دەبینە وڵاتێک لە بینە و بینە وڵاتێک لەسەر زەکات دەژین وڵاتێکی ئەلمانی دەبین مؤسسات دەبین چی دەبین بۆمان ڕوونکەنەوە و هەتا ئەوە دەکەن زەختێک فشارێک بێنن بۆ ئەو کۆمپانیانەی کۆمپانیا ئەژنەبیانە و کۆمپانیا ناوخۆیەکان کە بەشداری بکەن لە ئەو شتێک کە پێڵێن پابلیک سەرفز یعنی خەدەمات عامە خەدەمات خزمەتگوزاری بۆ خەڵک لەو سندوقە ئیتر کۆمەڵێک ئەرێک لە دەست لە کۆڵ حکومەت شەبێتەوە و خەڵکی کەش نان و پیازی پێوە ناخوا سندوقێک دەبێت ئەو سندوقە خەڵکی تایبەتمەند لە پەرلەمانەوە هەموو 4 ساڵ جارێک هەڵبژێڕێن سەرپەرشتی ئەم سندوقە دەکەن بە پێی ڕۆتینێکی ئاسان نەک معقەد دەتوانن هاوکاری خەڵکی پێویست ئەو خەڵکە بکەن کە پێویستی بە علاجپارێ هەیە بە پێویستێک هەیە بۆ نەخۆشیێک دەستەکانتان خۆش بێ و زۆر زۆر گەورەتان کردین هیواداری شتێکمان کردی و منیش لە کۆتایی ئاڵێم بەڕاستی هەمان قسەی ئێوە ئاکەمەوە بە جۆرێکی دەریانی وەکو حکومەت عەقڵی پێناشکێ سەرمایەدارەکانی ئەم وڵاتە کاتێک کە سەیری مناڵەکەتانەکەن لە جێگەی گەرمایە و های کواڵەتی ئایپاد بکرێ سەیری هەزاران مناڵیەتی بکەن سەیری هەزاران مناڵی شەهید بکەن کە باوشیان بۆ مانگی 300-400 هزار شەهید بۆ ئێستا پێناس لە ماڵە ساردوستنەکانان وەیکە ئەو پارانەی هەتانە دڵنیا بە تا شوێنێجە لەگەڵتانە وەیکە ئەو باڵانسە دروستکەین وەیکە ئەو هەڵگۆشەیە دروستکەین لە ئەنیکەم هەمومان بە یەکسانی بشین کاتێکی خۆش ڕۆژ دەوێت